چەند پێناسەیەک بۆ دوورە وڵاتی گەردەلوولێک بت با زەبوونیەکی زەبوون چاو شۆڕیەکی چاو شۆڕ هەست بە کەمیکردنێکی کەم غەریبیکردنی دراوسێکەتان بە تاقی تەنیا بە دڵێکی پڕ لە هەستی غەریبی و تەنیایی بێ پارە و پول لە کامپۆ سانتا مارگریتا حەز بکەی بگری حەز بکەی سەر تاپای خزم و کەسوکاری کوردستانت بۆ بگوازنەوە بۆ نزیک ماڵەکەت لە گەڕەکی ئۆکسفۆرد لە لەندەن سێزدە چەقۆ لە ژنێکی دانیمارکی بدەیت لەبەرەوەی لێت جودا دەبێتەوە نیوە شەوێک باوەشکردن بە درەختێکی تەنیای سەرشەقا جورئەتی ئەوەت نەبێ تەماشای ناوچاوی هەرزەکارێکی توڕەهاتی ئەڵمانی بکەیت قەمسەڵەی دەستی دووەمی دزراوی دەست پەناهەندە لەبنانیەکان بە نرخێکی نیوە قیمەت بکڕیتەوە لە کۆپنهاگن بە پیرەژنێکی کەترەی ناشیرینی لە مێرددابڕاوی پۆڵەندی بڵێ پێی خۆشحاڵم بەناسینت لە ستۆکهۆڵم سواری شەمەندەفەربی بە دوای کچە قەرەجێکی سەماکەری سێرک بچیتە هەنگاریا گەڵەسیۆز لەوێ کە ناونیشانەکەی نەدۆزیتەوە لە داخان بگرێ نیوە شەوان لە گەرمەی خەو ڕابچڵەچیت و بۆ دایکت حەزکردنی بەردەوام نووسینی نامە حەسوودی ببەی بە سەگێکی نەڕویجی لە ناوەڕاستی مەیدانی ڤێستەپۆرت لە کۆپنهاگن سعات 12:30 شەو سەرخۆش کە دەگەڕێیتەوە ماڵ هاوار بکەیت ئای چەندم خۆش دەوێ پیرەژنێکی بەڕەسەنجوولەکەی پورتوگالی لە پاریس بەزەیی بە حاڵت دابێتەوە و پێت بڵێ کوڕیشی تۆ بۆ ناگەڕێیتەوە وڵاتی خۆت هەژدە مانگ بە کوردی قسە نەکەی
غەریبیکردنی عافیفە ئەسکەندەر و ڕەسوول گردی و جار بە جاریش حەمدیە ساڵح و بەناتێ. باوەش بەدارێکدا بکەیت وا بزانیت دەستگیرە